سڵاتان لێبێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵ یەفتەتان پێشکەش دەکەم. شەفافێت لە داهات و خەرجیەکان و بەرەنگاربوونەوەی گەندەڵیەکێک بوو لەو بەرنامە و پاکێجانی کە حکوومەتی هەرێم بە تایبەتی لا کابینەکانی ڕابردوو و بە تایبەتیتر لا کابینی نوێمی حکوومەتی هەرێم لە نێوان دەستەی دەستپاکی ئیشی لەسەر کرا. بەقەد ئەو هەوڵ و بەرنامانەی کە بۆ بنەوە بڕکردنی گەندەڵی و چاکردنەوەی کۆی سیستەمی سیاسی و ئابووری و کارگەری لە وڵاتە نەتیجە و دەرەنجام هەیە. ئەو کەیسانی کە لە ساڵی ڕابردوو بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕەوانەی دەرگاکان کراون چ جۆرە کەیسێک بوون، چەند لەم کەیسانەیەک لای کراونەتەوە، پلان و بەرنامەی دەستا بۆ داهاتوو چی دەبێت، ئایا لە هیچ شوێن و جێگەیەکدا بەهۆی ئەو فشارانی کە لە هەر ئاستێکدا بوو بێت وای کردووە کە دەستەی دەستپاکی جۆرێک لە پاشەکچێ لە کەیسەکان بکات. ئەمانە و چەندین پرسیاری دیکە سەبارەت بە داتا و ئاماری ئەم ساڵ دەبێتە تەور و گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک دکتۆر ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێم دەکەم. کاک دکتۆر سپاس بۆ کاک دکتۆر مێژوێکی کەم نییە کە بەڕێستان وەکو سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێم دەست بەکارن. تا ئەم ساتەی من و تۆ گفتوگۆ دەکەین ئەگەر پرسیارەکە ئاوها بیکەم لە ئیشوکاری خۆتان ڕازین؟ زۆر سپاس. وەڵا خۆ دەزانین هەڵسەنگاندنی زاتی و مۆزۆی هەیە. زاتی ڕەنگە خۆ دەزانین پێ دەستایکی نەمەژە چاودێری پەرلەمانی ڕەنگە ئەوەی بەڕێز لە میدیاکار و خەڵکی شارەزا و پسپۆلە بوارە و زیاتر حەقی ئەویان هەبێ هەڵسەنگاندن بکەن بۆ زوفە مۆزۆیەکە لە دوای 2014 کە ئێمە دەست بەکار بووین. ئەگەر تا ئەمڕۆ 2025 نزیکە 11 ساڵ و چەند مانجێک ئەکات. زوفە مۆزۆیەکە دەتوانم بڵێم دوورە سەرسی نەک هەر بۆ کاری ئێمە، بۆ کاری سەرجەم وەساتی حکوومەتیش هەر بە گونجاو نەبوویەکیان مەسەلەی شەڕی داعش و دابەزینی سەری نەوت و بەڕێنی بوجە لای بەغدا لە هەرێمی کوردستان لە بەغدا کە تا ئەمڕۆژ قسەی تیاکەین بە شێوەشی بنەپەڕ ئەم مۆزوع چارەسەر نەکراوە. ئەوە تەنها بۆ باسکردنە خواانە خواستە بۆ پاساهێنانەوە نیە، چکە دائیمان زۆفی مۆزۆی هەیە، زۆفی زاتیە. بەس بە زۆفی زاتیشەوە دابەزرانی موەسسەکە کەوتە کاتێکەوە کە هەموو وەزعی کوردستان بە شوەیەک تێک چووکە نەدەهات هەبووە، نەتوانای دامەزرانەشی ئەوتۆ هەبووە، نەتوانای دابینکردنی سەزە مستەزەماتەکان هەبوو. ڕێگەمە تاکە موەسسە بی لەو موەسساتاینتر لەو زروفە ناخۆشە دامەزرایەوە نەتواندران بەڕاستی وەکو پێویست ڕاهێنان و دامەزانی ژمارەی پێویست لە لێکۆڵەر و متحەڕی ئەوانە بکرێت. و ئێمە ئەو تەفاسیلانەمان هەموو ساڵی لە راپۆرتەکانمان باس کردوێتە ئەوەی بۆ توی ئەڵێم تەنها دووبارەکردنەوەیە راپۆرتی 2015 تا 2023 بە 24 ماوەکە و باسمان کرد. کاتێکا دکتۆری ساڵ بە ساڵ وەزعی ئێوە باشتر وایە خراپتر؟ نا ئەمە بەس یعنی ئەوە ئەزروفی دابن، بەڵام دیسانەکە بۆ تواناکەمە ئێمە پێمان وایە ئیشەکان ساڵ بە ساڵ بەرەو پێش چووە باشتر بووە لە جانبی خۆپارێزی لە جەبابەتی فۆرمی ئاشکراکردنی سەرۆکی سامان، لە جانبی دەرکردنی ڕێنمای ڕەفتاری وەزیفی، لە جانبی تاقیقی لە وەرگرتنی سکاڵا و ڕاوەرەکردنی بۆ دادگاکان. یعنی ساڵی ڕابردوو نزیکەی 250 تا 260 کەیس لە ساڵێکا ڕاوانی دادگاکان کراوە لە هەر سێ بەڕێوەبەرایەتیەکانی هەولێر، سلێمانی دۆکو تا ئیدارەی گەرمیان و هەڵەبجە پێشمە زاخۆ و ئاکرێکی لەگەڵدایە. ئەوە ژمارەیەکە لە چاو حەزمی کەیسەکان باشە و ئەو ژمارەگە مقارڕە بکەی بە توانای حەقیقی موەسسەکە لە کادر و لە محققانە پێم وایە تواناوەکە لەگەڵ ئەو ئیمکانیەتە گونجاوە. تۆگە ئیشی زیاتر بێ پێویستە بە توانای بەشەری مادی زیاترە. کاک دکتۆر کاتە کێشەکەی ئێوە لەوە نییە کە دەستان بە جۆر و شێوازی کەیسەکان ڕناگە، بەڵکو لەوەی کە توانایەکی بەشەری مرۆیی تۆکمە نییە بۆی کار لەسەر کەیسانە بکات. خۆی پرۆسی دژایەتی گەنداڵی پرۆسەیە کە کۆمەڵک موەسسات پێکەوە کۆی ئیشەکەن، مەسەن دەستەی دەستپاکی سپێن تاقیقات دەکات لە قۆناغی تاقیقاتە پێویستی بە هاوکاری دەسەڵاتی تەنفیزیە تاکەمە تا ڕادێکی باش ئەو هاوکاری هەیە لە وەرگرتنی داتا و چوونی محققانی ئێمە و کە فەرمانبەرانی ئێمە بۆ موەسساتەکان. لە مقابلدا دیوانی چاودێری دارایی هەیە بۆ بە شێوەیەکی باش ئەوە داوای وەردبینی لە هەر کەسێک لێ کرد بێت بە شێوەیەکی باش هاتوونەتە پێش. قۆناغەکانی تر کە کەیسەکان دەبنە جەزایی دەچێتە لای حاکم دادوەرانی دادگاکانی یەکۆنۆمی دەستپاچی کە ئەوان ئەندامی دەسەڵاتی دادوەرین. حەسریان ئەوان سەلاحیەتی داخستن یاخودی حالەکردنی دادگایە. قۆناغی ئەخیر قۆناغی دادگایکردنەکان ئێمە زۆر جارە دادگایکردنەکان ژەوتمانە بەڕاستی ملاحەزەمان لەسەر لاوازی یاخۆت وەکو پێویست نەبوونی حکومەکان هەیە، بەڵام وەکو مؤسسەیەک تەنها حەقمانەیە تانەی لێ بدەین پێی قانون و ئوسوڵ محاکەماتی جەزائیمانەیە کە هەر حکومێک دەرەچێت تانا لێ دەین. پێمان وایە مەسەڵەن پار ئێمە
تۆ بڵێت چ کەیسمانە ئەگە تۆ 30 تا 40 کەیس طبعا لە حالەتی بوونی بەڵگەی تەواوە نەخواستە ئێمە داوا ناکەینەوە چکە تۆمەتبار کراو بێ تاوانە هەتا تاوانباربوونی بە دادگا دەسەلمێ دادگاش لەسەر ئەوراق و مستەنداتی خۆی حکومەدات بەڵام حکومەکان ئەگەر پەراستی ئەوەی تێدا نەوێ بسەمسێک لە ظاهیرەکان زۆر دیاردەی ڕاگررتنی جێبەجێکردنی حکومەکەمە دیاردەکە خۆی سەلاحێتە کێ لە قانونی عقوباتی عراقی بەڵام پێمانوانە حەقنی ئەوە تاوانەکانی گەندەڵی بگرێتەوە لەبەر ئەوە وەکوتم پرۆسەکە پرۆسێکی ناوکۆیە ئەگەر هەمووی پێکەوە بەڕاستی یەکچ خۆی هەڵنەستێ خەڵک تەنها نەزاهای بینی حەقی خۆیتیاڵێ بۆ نەزاهای عراق خۆ نەزاهای عراقیش حکومەکان محاکم بۆی دەرەکە ئەوامری خەبەس هەر حاکمەکانی تاقیق دەرێکە ئێمە قانونەکەمان فەرقی نییە بەڵام لەبەرەوەی حەزمی شگوتی کەیسەکان زۆرترە ڕەنگە زیاتر بە دەرکەوێ وەڵام بەڕاستی ئەحکامی قەزار لە تا ڕادەچی باشتر ڕەنگە فەرقیە بێت لێرە فەرقەکە لێرە دروست دەبێت طبعاً ئەگەر قیاسش بکەین بە توانای ئێمە ئەوانە یەک بە سەدیش نییە ئەوەی ئێمە لە چاوەوە توانای بەشەری و مادی و بیزانی ئەوانە تا چەند پەیوەندی بەوەیە بۆ نمونە دادگای تایبەت بە دۆسیەکانی گەندەڵینە پێما بێکێک بوو لە ئیشتیاد و پێشنیارەکانی ئێوە لە ماوەی ڕابردوو بۆ ئەم پاکێجە شوێنی خۆی نەگرت دەتوانم بڵێم 6 ساڵیش ئەبێ یان 5 ساڵ ئەوێ بە تەحدید ئێمە بەردەوام لە هەموو دانیشتن و کۆبنەوەتمان لەگە بە ڕێزانە دەسڵاتی دادوەری بە نووسراوی ڕسمی لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکانمان لە دانیشتمان لەگە سەرۆکایەتی پەرلەمان لە خوری پێنجەم لەگە هەر بە ڕێزێک لەو موەسساتانی هەرێم بەڕاستی ئەوما پاش فشارێکی زۆر ئەوە بوو بڕیارەکە دەرچوو بەڵام دوای ئەوە بڕیارەکە دیسان بار هۆکارێشکە بوو گۆڕا بە ئەوەی کە لە هەر سەرۆکایەتی دادگای ئیسنافێک دادگای تەرخان بکرێن مۆشمان پێ خراپنە وەرەو ئەساسەکە ئەوەیە کە دادگای تەرخان کراوە بێ بەڵام دیار ئەوە کە گۆڕا بەوەی کە لە دادگای تەرخان بکرێ لە هەر یەک لە سەرۆکایەتی تێ هەڵچوونەوەی هەولێر و دۆک و سلێمانی و گەرمیان ئەوەش ڕازی بووین پێی بەو مەرجەی کە ئەولەوێت بۆ کەیسەکانی گەندەڵی بێ ئێستاوە تا حدێک لە هەندێک شوێن بە شێوەیەکی باشتر بەڕێوهاچێ بەڵام دیسان شوێنی تەرخانکردی دادگایەک ناگرێتەوە چکە کە دادگایەک بوو ڕاستە بیانوەکەش ئەوە بە دوو شتێکەکەمیان ئەوەیە کە گوایە مەکەیسەکان بۆ ئەوەنە زۆر نییەوە دەبەر دادگاکان هەرخۆیان زەختێکی یەکزار زۆریان لەسەر و لە هەموو بارەکان کەسیان زۆرە بزەبتی ژوایە ئێمە ژمارەی دادوەر لە هەرێمی کوردستان زۆر کەمە لە حدودی کەمتر لە 300 دادوەرمانەیەکە ئەو فترێ بە ژمارە تەقاعو دەبن لانی کەم کوردستان پێویستی بە 600 و 700 دادوەر هەیە بۆ ئەوەی بتوانێت بەڕاستی بە هەموو کەیسەکان ڕابگە دووش بەڕاستی نەوعێتی کەیسەکان ئێمە جار ئەڵێ نەوعەتی کەیسەکانی گەندەڵی زۆری فەرقا تاوانەکانی گەندەڵێر خۆی تاوانی یەکەم شگوتنی زۆر تایبەتن دووش تاوانێکن لێدان لە بەرژەوەندی هەموو هاوڵاتی ئەگە دزێک لە کفری ئەکرێ هاوڵاتێک لە زاخۆ زەرمانەوێ پێ چاوانەکەشیەوە کەواتە هەم ئەوراق کۆکردنەوە هەم بەڵگە کۆکردنەوە هەم ئەوە شتێکی تایبەتی ئەوێ بەڵام خۆ دەزانی هەر موسسەکەەوەن دەسەڵ حاڵدەشتا کا دکتۆر بۆنە پێویستیتان بە هێزێکی هاڵگیری تایبەتی ئامادە هەبێت بۆ دەستگیری ئەوش خاڵشترە بەڕاستی زانی ئەوش دامە کێشەمانێ ما پێستا لەگەڵ نۆزم هەفتەی ڕابردوو بوو لەگەڵ بەڕێبەری لێ لە سلێمانی کۆبنەوەیەک مامۆ جەنابی دکتۆر ئارامیش لێ بوو بەڕێبەری پۆلیسی سلێمانی وتم کاکە ماوەک پێستا مدیری تەحقیقاتی مووسڵات و تەلام پێچی خەڵکی بەغدایەتر باسی توانا و شتمان کرد و وتی وڵا ئوستاز ئێمە ئەگەر نەک محقق تەحەڕیشمان دەرەچێ کە فەرمانبەری یاساییە هەمەری لەگەڵ دەرەچێ هەمەری عسکەری وتم کاکە ئێمە هەمەری عسکەریمان ناوێت لە کوردستان بەڵام مەفروزەشی تیمی ئێمە بەڕاستی مەفرەزەیان بۆ دابین کردی بەڵام ئەوانیش کەچی لەگەریان داینشی لەگە مدیری هەرسێ بەڕێبەراتی پۆلیسەکان ئێمە دانیشتین کێشەی کەمی سیارانەیە کێشەی کەمی توانای تەکنیکی ئەوانیان هەیە یعنی ها بۆ تۆ بۆ بینێڕۆکەمەوە پرۆسەکە پرۆسێکی ناوکۆیی پێکەوەیە ئەگەر هەمووی پێکەوە بەتایبێت پێکەوە بێت لەشتان نەشانەوە تا ئێستا وڵاتی ئێمە لە قەیرانەوەتە لە وەزعی تەبیعی نییە کە بتوانێت هەموو تواناکان بۆ سەرجەم موسساتەکان دابینکە بەڵام ڕووکردنەوەی ئەوانە ڕێگە بەشی زۆری خەڵکەکە زۆر بەعینی نەبێ بەڵام ئەوەی بەڕێزۆک و میدیاکار خەڵکێک کە متابعی و بابەتەکە گرنگە بزانێت کە پرۆسەیەکی ناوکۆییەوە تاگە تۆ ساڵێ 300 کێشی بینێ دادگاکانە ئەگەر دادگای تەرخان کراوت نەبێ و ئەگەر دادگاکان بەڕاستی درەنگ کەیسەکان یەکلایی بکەنەوە ئامانجی خۆی لە ڕەداواتە لە بەڕاستی مەنعکردنی دووبارە بنەوەی تاوانەکانی گەندەڵ یەک و پێویست ناپێت کەواتە ڕێخستنەوەی دەستەکە بە شێواز و فۆرمێکی نوێ ئەمە بۆتە خاڵێکی جەوهەری بۆتە تێگەشتن و فکرە و پرۆژەیەک بۆ ئەوەی کە لە کابینی دێمی حکوومەت ئەمە ئیشی لەسەر بکرێت
بەڵای من ئەوەیە ئێمە کاتی خۆی 2019 یاساکەمان کۆمەڵێک هەمواری باشمان کردەوە تەبەن هەموارەکە ڕەتکرایەوە تا زەبار هۆکارەی بە دیارە کوتە سیاسەکان سەر ڕێک نەکەوتون یەکێک لە پێشنیارەکان ئەوە بوو کە ئێمە سەر لە نوێدا یاساکە بە شێوشکە دابڕێژینەوە هەموارێکی تازەی دەستەی دەستپاچی عراقی 2010 مەزام ئێستا هەموارێکی تریشانەکە هەڵەت نەبم لە هاوتوێکردندا بەڵێ بە تەکیید پاش ئەو نە ساڵە ئیشکردن ئێمە آخر هەموار 2014 و هەماریشکەش لە 2019 کرا لەلایەن سەرۆکاتی پەرلەمان ڕابتی بە شتێکی فەنی بوو زۆر ڕابتی بە زیادکردن دەسەڵاتەکانی دەستەنەوە بەڵێ دەسەڵاتەکان زیاد بکەیت و کۆمەڵێک توانای باش زیاد بکەیت و بە کورتی ئێمە ڕقابەی مالی بەهێزکردنی ئەو دوو موەسسەیە چاودێریە تەبان لەگەڵ بەهێزکردنی قەزا و دابینکردنی ژمارەی پێویستە دادوەر و بەڕاستی زامنبوونی سەربەخۆی دادوەر لە قەرارداندا طبعا لەگەڵ بوونی ڕقابێکی ناوخۆی حکوومەت کە خاڵێکی زۆر گرنگەواتە وەزارەتەکان و ئەنجومنی وەزیران خۆیان ئێستا کە دەستگای بەسەنسا مەسوان لە فەرمانگەی هەمانجی بەدواداچوونە هیچێکی باش دەکات بەڵام ئایا ئەویش بۆ توانای خۆی فریای هەموو وەزارەتەکان دەکەوێت یان وەزارەتەکان خۆیان مەسەڵمانە وەزارەتی ناوخۆ دەستگایکی باشی تەفتیش و پڕاقەبەی هەیە بەڵام لە هەموو دەستگاکان نییە کەواتە لە هەموو دنیا بوونی پەرلەمانێکی کاراکە وەکو دەستگای چاودێری هەرە گەورەی لە پاڵ ئەرکەکەی کە تەشریعە بوونی چاودێریێکی داخلی بەهێز لا حکوومەت و وەزارەتەکەن کە خۆیان چاودێر بن بەسەر جێبەجێکردنی ڕێنمایی و یاسا و بڕیارەکانی حکوومەت لە دەرەوەی ئەویشدابوونی دەستگای چاودێری بەهێز کە خۆی لە ڕقابەی مالی و دەستی دەستپاچی ئەبینێتەوە لە تەنیشتیشی ئەو بەڕاستی بوونی دەسەڵاتیشی دادوەری بەهێز کە هەموو تواناکانی بۆ دابینکراوە ئەوانە لە هەموو وڵاتێک کاگەرسەران پێگەی ئەرێن بنەما و ڕەگەزی ئەساسین لەوەی کامە بتوانین بەڕاستی ئیدارەیەکی باش بکەین شەفافێتێکی باش دابین بکەین و بەوە زۆر بە باشیر بتوانین ئێمە بەرەنگاربوونەوەی گەندەڵی بکەین و سزای تاوانباران بدەین و مەنعش بکەین واتە جۆرێک دروستکەین کە کەسبی لە ئەنجامدانی ئەو تاوانە نکاتوانین ئەو مەرجانە لە بۆ کوردستانیش دەبێت بۆ عێراقیش دەبێت هەموو شوێنێک دەبێت بە جیاوازی هەتا سیستەمی سیاسی وڵاتان وەڵامەکانی بەڕێزت ینی سەرنجەوەی بۆ ڕاکێشان بۆ نمونە هەموو ئیجراعاتانەی لە ئاستی کارگێڕی و دارایی و هەموو پلەی وەزیفەکان کراوە وای کردو بێتە بەربەستێکی باش بۆ دووبارە نەبوونەم حاڵەتانە پشتبەستن بەماگەر پێم بڵێ بۆ نمونە جۆر و شێوازی کەیسەکانی ئەم ساڵ بەراورد بە ڕابردوو چ گۆڕانێکی بەخۆ بینیوە خۆی ئەو کارەی چاکسازی کەمێکی لە کابینی پێشووتر و زۆریشی لە کابینێ ئێستا کە تا ئێستا دەست بەکارە کابینێ نوێیە لە بە ئەلکترۆنیکردن بنێن لە زۆر کاری چاکسازی ئەوانە ینی تەسیری باش و وردە وردەی بەڵام لەبرێت چاکسازیەکان ڕەنگە پێویستی بە کادی بۆ ئەوی تەسیر بکە شوێنی خۆی بکە بۆ نمونێکێک لەوانە بە ئەلکترۆنیکردن ئەگە تۆ ئێستا تۆ سەرجەم موچەوەکان کە ئێستا نزیک بۆ تۆ لەوەی تاوا بێ سەرجەم سەرفیاتی ئەو وڵاتە بێتە بە ئەلکترۆنی هەم لەلایەن ڕقابەی مالیم لای نزا زۆر ئاسانتر دەتوانی وردبینی تێدا بکرێ و خەڵکیش بەڕاستی زۆر ناتوانێت سەر لە بەغدا بڕایەکیان دەرکردووە کڕینی خان و پێم وایە لە سەروی 100 ملیۆن دینارە یان 150 ملیۆن دینارە ئەبێ لە ڕێی بانقەکانەوە بێ یعنی ئەو دیاردەی کە تا ئێستا بەشی زۆرمان پارەی خۆمان لە ماڵەوە هەڵدەگرین تۆ زۆر بە ئاسایی ناتوانانی بزانی دکتۆر ئەحمەد داهاتی چەند بووە ئایا پێیەکی خراپ بووە ئایا توانی ئەگە ئایا لە دەسەڵاتەکەی خۆی خراپ بەکارێن ناوە لەو خراپ بەکارێنە داهاتێکی دەستکەوتووە مادام داهاتەکە دەچێتە ماڵەوە ناچتە بانق و بە کوردی بەنیێنیشتی پێ دەکەدرێەوە زۆر بە ئاسایی تا ئێستا ئێستا زۆر فلتەر زۆرە لەسەر ناردە دەرەوەی پارە بۆ دەرەوە بە حکمی توندکردنی ئیجراعاتی دش بە سپیکردنەوەی پارە بەڵام هێشتا بڕین هەموو مەنافیزەکان گیرابێ نەبێ لەبەرەوەی ئیجراعات ئەو چاکسازە خاڵی باشوانەی باشش بەڕێوان بۆ نمونە ئێستا بەڕێوەبەرێتی هاتوچۆ تا برێن ئێستا تاپۆ خەریکرد بە دیجیتالی دەکەن ئێستا ئەو ڕقمی زەریبی موحەدەیە کە دایرەی زەریبە ئیشی لەسەر دەکات بەڵێ ئەوانە کاتی دەوێت 2 ساڵی تری دەوێت بەڵام بۆ ئەوەی ئێمە بینە هەر وڵاتێکی دیکە زۆر بە ئاسانی تۆ بە کلیچێک بزانی کاگەرسەلان چی هەیە دکتۆر ئەحمەد چی هەیە چەند مڵکی هەیە و ساڵانە چەند زەریبە ئەدات وای ئەو مڵکانەی کە هەیەی دەگونجێ لەگەڵ ئەو داهاتەی کە ئەو خاڵێکی گەشتن بەم هەموو پرۆسەیە کارێکی ئاسانە بۆ نمونە گەندەڵی حتممە سروشتی وایە لەژێر پەردە و بەنهێنی دەکرێت کەواتە میکانیزمەکە لە دەستەی دەستپاکی هەرێم ئەوەندە تۆکمەیە ئەوەندە ئەکادمیە کە
هیچ کەسێک لەم فلتەر و پێوەری ئێوە ڕزگاری نەبێت نەخێنە وەڵامتم ئەرزیەتی وڵاتەکە ئێمە هێشتا گوتم سیستەمی پارەدان و ئەوانە بە ئەلکترۆنی نییە ئەگەر تۆ ئەو ئیزراعاتانە بکەیت بەڵام زۆر جا لەگەڵ ئیزراعاتش بۆ نمونە ئێستا زۆر لە وڵات هەیە پێ ئەڵێن پەناگەی ئارام بۆ شوشتەوەی پارە وڵاتێکێ لە ئەوروپا و لۆکسمبۆرجی پێ ئەڵێن لە وڵاتانی منتیقە هەیە ئەوراقی پەنەما پێرا باس کرد با ساڵانە باز لە تریلیۆنات دۆلار دەکرێت کە بەڕاستی دەستی بەسەدا دەژێت دەستی بەسەدا دەژێت لە تیجارەتی مخدرە لە تیجارەتی بە مرۆڤەکان لە تیجارەتی بە کوتی دەستپیکردنەوەی پارە لە تاوانەکانی گەندەڵی ئێستا دیاردەی پاش ئەو تەتەوە گەورانەی لە جیهان بۆ لە بابەتی سیستەمی بانقی و هۆکانی و بەرهێنان و ئەفۆ ناهۆ بەکەوەکانی ئیتیساڵات ئێستا ئێمەرێک لێمە مۆبایلێکمان لە جیرفانمایەت بە لە حەزەیەک هەموو ئەخباری دنیا دەزانین بەشی زۆری هەوڵاتی ئێستا لە وڵاتانی تر ئێمە وای ئێستا وەردەورە خەریکین پارەدانەکەی پارە تحویلکردنەکەی مشتەرایەتی هەموو ئێستا لەو مۆبایلەیەکە لە جیرفانیایەتی کەواتە ئەو سیستەمە ڕاستە ئاسانکاری زۆر بۆ هاوڵاتیەکەوە تا ڕادەکی زۆریش ئەرزیەتی شەفافیە دروست دەکات بەڵام لە مەقابلیشدا تۆڕە تاوانکاریەکان بەڕاستی ئەو سیستەمەش دەخۆزنەوە بۆیە بەتەکیت بەردەوام دەبێ نەزاهە بێ دەستگا هەواڵدەریەکانمان بێ دەستگاکانی ئاسایشەوە بە هاوکاری بۆی بەڕاستی بتوان ئەو چاودێریە دروستکەن بەڵام بڵێ ئایا تاوان کۆتایی دێ نەخێر تاوان کۆتایینە چۆن تاوانەکانی دزی و کوشتن و جنێودان و تەژیر پێکردن کۆتایی نایە تاوانەکانی گەندەڵیش کۆتایینە بەڵام کە کۆتایی نایە بەرە کەسێک گەندەڵی ئەکا بێ سزاش بدرێ و ئەو داهاتەی کە بەناڕەوا بەدەستی کردو لەشی وەربژێتەوە بەڵام مەرجە و کەسانشی کە بڕمە لە ڕێی سیستەمی بانکی و ئەلکترۆنی و مامەڵە دەکەن ناونیشانی خوان لەسەر کارتەکە بێت تاکید ئەمە شتێک کە لە گرفتەکان ڕەنگە بە ناوی خوازراوە ئەم مامەڵەی بکات و تۆ دوجار نەتوانانی وەکو لایەنە قانونەکە ڕوبەڕووی یاسای بکەیتەوە هەر ئێستا ئەمە لەو فترەی ڕابردوو سەردانێمانە بوو لەگەر بەڕێوەبەرایەتیی سپیکردنەوەی پارەیانێ لە دژایەتیکردنی سپیکردنەوەی پارە لە بانقی مرکزی و دیەکێک لە کێشەکان پاژەوەی ساری دۆلار بە 132,000 دینار دەرخان کرا خۆ دەزانین سارەکەشی لە بازاڕە لە بینی 50 و 52 تا نزیک 6 ڕۆی هەرکەچی زۆر لە ڕێگەی دروستکردی کۆمەڵک مەسەن من ئەمەیە کۆمەڵک کەس و کار و خۆمکەیت علاقیان بە بانقەوە نییە ئەچم حسابێکی بانقیان بۆ دروست دەکەم ڤیزەکارتیان لێوەرەگرم ئەو ڤیزەکارتانەیەکی 20 ڤیزەکارتیان هەندێکێگاتە 100 و 200 ئەبا لە زیاتر پێم لە وڵاتی ئیمارات ئەو کارە ئەکرد جارە تا ڕادەچ نازم لە تورکیاش ئەکریانە پارە ڕاکێشێ پارەکە ڕاکێشێ بەس تەبان بە سەری 135 ڕایکێشێ ئەیکاتەوە لێ پارە بە دراوی ئەو وڵاتە ئەکات دوای ئەوەی گۆڕێتەوە یان ئەیکاتوانی ئەو تیجارەتێک زار زۆرە تەبان لێرە ئێستا دەیان و سەدان کەیز لە عێراق و لە هەرێمی کوردستانی ژمانەی کەمتر هەیە لەسەر ئەوانە ئەڵێ ئاچی ئیجرئاتێک ئەکەین تا ئێستا نەمانتوانیەوە ئاڵێ بنە بڕی بکەین چووکە لەوانەیە من ئاڵێ بکاکەمنەوە کاتی خۆمەوە کاتی هاوسەرمەوە کاتی کوڕەکانەوە بەڵام کەمتر بۆتەوە بەڵام دیسانەکە کێشەکە ئەوەیە کە عێراق سیاسەتێکی غەڵەت بەکاردێنی ئەوەیە ئەبێتەوە سعری دۆلار لە بازار و لە بانقی مرکزی یەک بێت چۆن میسر ئەوەی کرد شتێک پێ ئەڵێن تاویمی عوملەواتە لێگەڕێ بازار با سعری پارەکە دیاری بکە بەر کۆمەڵک حیسابات ئەویان نەکردووە کەواتە ئەو کێشە هەیە ئێستا لە عێراقیش ئەوامری برێن تونتێکە ئێستا سەرجەم دام و دەستگاکانە بە کارت پارە بن ئێستا لە بەرزخانەکان هەیە لە سوپەرمارکێتە گەورەکان هەیە لە فەرمانکانی دەوڵەت هەیە ئێستا لە هەرێمی کوردستانیش بڕۆ ئەگەر پاسپۆرت تازە ئەکەیتەوە ئەبێ ئەو پارەیە لە ڕێگەی کارتەوە بێت ئەو پرۆسی ئەگەر بتوانێت بۆ هەموو کارتەکان بگرێتەوە یەکەم کێشەی ئەحتیمال لەسەر پارەی کاشت کەمترە بێتەوە دووش زۆر بە ئاسانی ئەتوانی تۆ بە دوواداچون بۆ ئەو بکە ئەمڕۆ دکتۆر ئەحمەد سیستمێکی بانکی پێشکەوتووە بەس ئەمڕۆ سعات 11 چۆتە بازار مۆبایلێکی کڕیوە 10 سعات 1:30 چۆتە مارکێتێک قاتێکی کڕیوە ڕۆژی پێشتر چۆتە شوێنێک شوێنشکی کرد یعنی زۆر بە ئاسانی تۆ توانی بە کلیچێک ئەمڕۆ بزانین تۆ ئەحمەد ئەگەر بەس تەنها لە ڕێگەی ویزەوە بێ ئەمڕۆ چی کڕیوە کاک ئەسەلان چی کڕیوە بە ڕێزیشکە چی کڕیوە ئەوە چاودێرێکی باشە بەڵام دیسانەکە دەڵێ بڵێن ئایا بەس بۆ چادێری بەڵام چادێری هەنگاوێکی زۆر باشە بەڵام دیسانەکە خڕوخاتشەیە ئەو گوتم لە وڵاتانی زۆر پێشکەوتوکە ئەو ئەوروپامان هەیە تا ئێستا سیاسەتەکە برێن تاوانەکانی خۆ دزینەوە لە باچ لە سوید هەیە لە وڵاتانی ئەوروپا هەیە بەڵام برن دۆزینەوەشی ئاسانترە کاتێک کە تۆ سیستەمێکی ئەلکترۆنی گشتگیرتەبێ باش کەواتە کاک دوکەگەر پێم بڵێیت ئەو کەیسانەی کە لە ساڵی ڕابردوو ڕەوانەی دادگاکانی هەرێم کراون زیاتر چ جیوەرە کەیسێک بوون
کاکەسەڵان قاوانین دەستی دەستپاچی دیاری کردووە تاوانەکانی دش بە دارایی گشتی چ دزینە چ خراپ بەکارهێنانە چ بە هەدەردانە جە بە هەدەردانەکە بە ئەنقەست بە یاخود بە ئیهمال و تەقسیر بێ بەڕاستی بەرتیل وەرگرتنە و تقریبا ئەوە محوەری ئەوەیە زۆر جار مەسەڵەن لە ساڵێکا ڕەنگە تاوانەکانی تەمانە سەلەبەر ئەوەی پرۆژەی زەخم نەماوە بێنداهاتیشی ئەوتۆ لە هەرێمی کوردستان نییە کە وەکو پێش ساڵی 2014 پرۆژەی گەورە بکرێت ڕەنگە زیاتر ڕێڕەوی تاوانەکانی گەندەڵی بۆ تجاوزە سەرزەوی و لە پرۆژەکانی وەبەرهێنان و مساڵحە ئەوانە خۆی بینتۆ بەتەمانایەوە نییە دیاردەی بەرتیل و ئەوانەش نییە بەڵام دیاردەی بەرتیل بەعام کەمتر برن بە کورتی تاقیقی تیا دەکرێت چکە دائیمەنە لە بەیان دوو کەسە کەسێک گەچێ پارەیە گەدا لە مقابل خزمەت بن ئیشێک خەدەماتێک ئیمتیازێک کە وەریگرێ بۆیە کەمتر کەشف دەبێت بەڵام بەسمە و تاوانانەیە لەبەرەوە ئێمە شڵ دەمانجی دو حەفەی کە راپۆرتەکەمان حاضر کرد داتاکان ڕدەگەین هەم ژمارەی کەیسەکان هەم بابەتی کەیسەکان و هەم لە سەکتەرێکە جاری وایە سەکتەری دارایی زۆرترە کە بە حقوقی بانقی تێدایە جار وایە سەکتەری شارەوانی ئەبێ جاری وایە سەکتەری تەندروستی ئەبێ و هەموو جاریش تێکە لەگرە هەموو سەکتەرانە ئەبێ هەمووی جەوهرەکەی چۆن زەردان بە دارایی گشتیە ئەوە زەردانەکەش بچوتنی بە خراپەکانی دەسەڵات قوت و دەسەڵات و یاساکانی ئێوە ئەوەندە تۆکمێ ئەوەندە بەهێزە دەست بۆ هەموو جۆرە شێوازێکی گەندەڵی بات ینی ئەم پرسیارە هەچەند تۆزێک دووبارەیە بەڵام دەوترێت بۆ نمونە ئەوەندەی پلەکانی خوارەوە بەڕووی دادگا دەکرێتەوە پلە باڵەکان لێی دەرباز دەبن ئەمە وایە بزەبت خۆی لە ڕووی دەرەوە چیەوە فعلان ئێستا توی بەنسبەت یاسای دەستی دەستپاچی تۆ ئەڵێ هەر سکاڵایەک لەسەر هەر کەیسشی گەندەڵی بێ لە سەر تەوەریگیری ئێمە لە ڕێگەی یاری گەرمەوە لە ڕێگەی ئیمێلەوە لە ڕێگەی مؤسساتی ڕسمی حکوومەتەوە زۆر جار لە ڕێگەی متابعکردنی میدیا سوۆسیال میدیا بەتایبەتی بۆ خەزیانەی کە زۆر برینها بارزن و زۆر قسەی لەسەر دەکرێت ڕایگشتی دەجوڵێت ئەمانە تۆ زانیاری وەرەگری و ئیشی لەسەر دەکەیت بەڵام ئایا لە 10 ساڵی ڕابردوودا ئێمە پێم وایە یان وەزیرێک یان دوو وەزیرمان هەیە پێشی پێشووتر چۆتە محکەمەوە سزا درراوە وەچیر وەزیرمان هەیە بەڕێوەبەری گشتیمان هەیە بەڵام تۆ زۆر جار گەشتۆتە بەندکردن کاک دکتۆرەمانە هەندێکی گەشتە بەندەنە دەشیان حکمی لە درراوە وەقت تەنفیزی بۆ کراوە کە من خۆم ڕەخنەم لێگرت بەڵام لەبەرەوەی ئەو ڕۆژانە لە عێراقە بیستە چۆنە و لێرەش ئەبیستێ فعلەن تۆ لێرە فەراغێکت هەیە لەبەر ئەوە نیە وەزیرە تۆ ئیلا ببیێتە محکەمە ڕەنگە زۆر وەزیرمانەی خەڵکی دەسپاک و ڕێک پێکردن بچێشەی نییە بەڵام ئەگە وەزیرە گومانی لەسەر بوو وەکو کەیس ئێمە هیچ لاریمان نەبووە لەکردنەوەی هیچ کەیسێک و سەروی 120 تا 150 پلە تایبەت لای ئێمە تاقی لەگەڵاکراوە لە هەموو پلەکان بەڵام وەکوتم حەسریان داخستنی کەیسەکان و ئیحالەکردنی بۆ دادگاییشی دادوەرانی لێکۆڵنەوەی دەستپاچیە یعنی لە سەلاحەتی مؤسسەی دەستپاچی دوایش بە حاکەمەکردنەکە لەکوێ لە دەسەڵاتی دا ئەو بەعناوانەیە ئێمە شتێک لای خۆمان هەڵاگرین هەڵینە بەس سەلاحەتەکان ڕوونەکەمەوە بۆی ئێمە لەو قۆناغە دەسەڵاتمانە ئێمە ناتوانێت سەرێساوە ڕەنگە بۆ وەزیرێک ئەمە توانین فۆری پێ بڕکەینەوە فۆرمەکە ئەگەر کەم کوڕی تێدا بێ ئەمە جارش کرد لە بۆی داوا دەکەینەوە یان ئەگەر سەرپێچشی یاسایی کرد بێ ئەمە لە ڕێگەی تیمەکانی فەرماگەی یاساییەوە بۆبین پێدا دەکەین پێویستیش بکە داوای لەکەین هەڵی وەشێنێتەوە بەڵام پرۆسەی دادگاییکردن و تاقیقکردن تێدا پرۆسەیەکی هاوبەشە لە بینی نەزاهەوە بەڵام ئەو ئینتباع بە لەوە زۆر بە وازەحی دیارە مە خۆش بەناستی پێ دەکەین ئێمەش پێمان وایە نابێ حکمی هیچ کەسێک وەخت تەنفیزی بۆ بکرێ جاوە وەزیری پێشوو بێ بریکاری وەزیر بێت بەڵام ڕێ کەس نهاتوتە دادگا بەڵێ بەس ژمارەیەکی زۆر کە باشتە دادگا ئەگەر نەتیجە و دەرەنجامی کەیسێک بەدڵی ئێوە نەبێت یاخود ڕێڕێی ڕاستی قانونی خۆی وەرنەگرت پێ لە دادگا ڕوئیا و ئیجتیهاد و بیرکردنەوەکانی ئێوە ڕەخنەکانی ئێوە دەتوانێت دووبارەم کەیسە ڕەوانەی محکەم بکاتەوە یان ڕەوانەی داواکاری گشتی هەرێم کات خۆی بەنسبەت کەیس کە کاتێ حکومێک دەرەچی لە محکەمە تۆ حەق تێتانەی لێبیت ئێمە فەرمانبەرانی خۆمان یاسایی حازری هەموو کەیسەکانی گەندەڵی ئەبن ئەمە دادگاییکردنەکان ئەبن و ئێمە برن هەمویان بریکارنامەیان لە سەرۆکی دەستی دەستپاچیەوە هەیە کە تقریبا دەتوان بڵێم 195 تا 98 ئەو بڕیارانی لە دەرگاکان دەرەچن ئێمە تانەی لێدەین یعنی 190 تارە لە قۆناغی یەکەمیش و لە قۆناغی دوم هەنجار تا قۆناغی تا ڕاستکردنەوەی قەراری تەصحیحەکە ئەڕۆین ئەوە بەڵام ئێمە تەنها ئەو وەسیلە قانونیمان لەبەردەستایە چونکە خۆ دەزانین قانونێکە لە عێراق و لە کوردستان نافزە پێڵێن قانون وصولی محاکەماتی جەزایی ئەو قانونە دلیل و ڕێنیشاندەری پرۆسەی دادگایی کردە لە قۆناغی تاقیقەوە لە قۆناغی چۆن هەتا دەگاتە دادگاییکردن تا دەگاتە حکومە تا دادگای تەمیزانی هەموو قۆناغەکانی بە شێوەیەکی ڕوون نەزاهی عێراقیش هەر هەمان پرۆسەیانە ئێمە بە حکومەی کۆنتاک
کۆنتاکتمان لەگەڵیانەیە بۆیە بەڵام بەنسبەت بۆ دووبارە دادگایکردنەوەیە بە خۆت دەزانانی ئەوش لەو قانون دیاریکراوەگە بەڵگەی تازابێ بۆ نمونە کەسێک ئەمڕۆدا دەخرێت دادوەرە بە ڕێزەکانەکە کە ئەم کەیسە وەکو پێویست بەڵگەی تێدانە ئەگەر ماوەکی تر بەڵگەیەکی تازە هاتە پێش بەڵێ دەستەی دەستپاچی دەتوانێت بیکە داواکاری گشتی دەتوانێت داوا بجوڵێنێت ئەو هەردووکمان دەتوانین بیکەین بەڵام لەسەر نەفسی بەڵگە و لەسەر نەفسی بەبێ گۆڕانکاریێک لە برێن بەڵگەی تازە بێتە پێش نەخێت لەبەرەوە بۆ دەزانێت کە بەڵگەکان وەکو خۆی بوو بە حکومەکەش هەر پێشبینی بکە و چ خۆی دەرەچێتەوە بۆ لە سەدا 95 کەیسەکان ئێوە تانی لێدەدەن ئەمە ڕێژێکی زۆر نییە کاک دکتۆر بەڵێ تقریبان زۆر بەدەگمانە ئەگەر ڕێژ ئەوەی لێ نەدەین لەبەر ئەوە پێمان وایە ئێمە خۆمان وچە نەزەری خۆمان قانونی خەلەلەکە لە چیدایە بۆ نمونە ئەمە سبەرمە دەین بڕیارەکەی وەقف تەنفیز ئەمە پێمان باش نییە وەقف تەنفیز بکرێت بەڵام ئێمە پێمان باش نییە ئەوە ئیشی ئێمە نییە حکم لای چیە لای دادگاکانە تۆ چیت بەدەستەوەی تانە لێدانەکە کە قانونی سول محاکەماتی جەزایی بۆی تەوفیر کردووی بۆ تۆش و بۆ داواکاری گشتیش و بۆ فەرمانگەکە زۆر جار مەسەن بەرپرسی فەرمان بڵێن نوێنەری یاسایی دام دەستگاکانیش هەر ئەمانتانە لێدەن مەسەن ئەوان شاقییانەکەی سە بۆ نوێنەری وزای دارایی هاتووتی من ڕازی نین بە حکومە پێشی ئێمەتانەی لێداوە کەواتە هەموو ئەوانەی بەژەوەندیان هەیە لەوەی کە دیفاع لە دارایی گشتی بکەن چ نوێنەری وەزارەتی دیاریکراوە بێ چ نوێنەری داواکاری گشتی بێ چ نوێنەرانی دەستەی دەستپاچی بن کە ئەوان هەر قەزیەکەشیان جوڵاندووە تانەی لێدەدەن ئەوە پرۆسەیەکە لە محاکەمەکردنەکاندا بەردەوام هەیە و پرۆسەیەکی پێمان وایە زۆر باش دەبێت چکۆتانە لێدانەکە ڕەنگە زۆرجار جۆرێک لە چاودێریی ئەمە دیارە بەرێنها جۆرێک لە چاودێری زۆرێک لە دڵنیابوونەوە یاخود زۆر لە تاکیدکردنەوە بۆ دادگاکان بکە دەستەی دەستپاچی لەو پرۆسانە حازرە داواکاری گشتی حازرە هەمووی لە پێنا ئەوەیە کە حکمی دادگاکان حکمێکی بە کورتی کوردینیها شاملتر و عادلتر بێ واگە کە کوڕێک تێدا بێ دەبێتەوەی ئەوان جارشکە بتوان چاپدا جێگێکدا هەبوو بوونە فشارەکان ڕێگریەکان لە دەستەی دەستپاکی ئەوەندە زۆر بێت کە ڕێگری بکە لە ئەوەی کێسێک بە مەجلای قانونی خۆی بگات ئەمەکو باسم کرد وەکو ئحالەکردن و ڕاوانکردن کێشەمان نیە ئەوی تریان دادگاکان من ناتوانم لە زێگەی لە باتی دادوەران و محاکم قسە بکەم بەسەراحەت قسە بکەین کوردستان سوید نییە کاگە سەلام بڵێ کەس تەلەفۆنی بۆ حاکم ناکە کەس ناوەوەی بکە بەڵام وەڵامە بەشی زۆری دادوەرەکانیشمان دادوەری ڕێکوپێک و دڵسۆزن ئەگەر بیئەچی گونجاوتریان هەبێ پێم وایە دەتوانن حکمی باشتر بدەن بەڵام بڵێم ئاهی زۆرە زەختێک نییە ئێمە کاکە دەچین سەردانی دایرەیەکەکەین ئەگەر کاتی نیشتیمانی دەربینین جاهدە تەلەفۆنەکەی مزایەن چێ لەوەیە واستە ئەنێمە من لە تێکی مدمنی واستین بڵێم ئایا ئەم واستێ ئەو کەرتانەشی نەگرتۆ تۆ نا بەڵام کە تۆ بەڵگەت نەبێ ناتوانیکە من بەخۆم تا ئێستا ڕۆژێک دادوەری هیچ دادوەرێکی لێ کۆڵنەوەی دەستپاچی کە لەگەڵ ئێمە ئیشەکەن ناتوە بڵێ کاکە من لەبەر فشار نەمتوانیوە بە زۆر ماناوێن هەیت لەسەریەتیان لەسەری نییە کە منی تەبلیغ نەکرد بێ من ئەڵێم نیەتی تۆ ئەڵێ هەیەی وایە نە تۆ ئێستا شتێک ئەمە بەردەم تا دەفتەر ئەرم کاکە کاگەرسان دەفتەریش لە بەردەستە نەوەڵاوە مۆبایلە کاکە وەڵاوە مۆبایل نیە ئەوە دەفتەرە بەوەی بەڵام لە ئەرزێتی عامە بە تەکید پێمانە ئێمە هێشتا زۆرمان ماوە بۆی کاکە سەران بتوانین هەموو پایەکانی سەروەری یاسا لە وڵاتی خۆ بەڵێ هەنگاوی پاشمان ناوە هەنگاو چوونێتە پێش بەڵام هێشتا زۆرمان لە عێراق هەر بچینە لە خۆی وڵاتەکە خۆی هێشتا بابەتی سەروەری یاسا هێشتا ماکاتی وایم پرسیار کەواتە ئێمە گەشت ببین بە هەنگاو ئامانج و کارەکانی دەستی دەستپاکی لە قۆناغی داهاتوو ئەمە پێم وایە هەر خۆی ژیان ئەوەیە بەرەو پێش دەڕوا ژیان هیوای تێدایێتەوە حکوومەتێکی تازەتەیە حکوومەتە ئەگا لە نەفسی لایەنە بەڕێزەکانی ئەوەی حکوومەتی ئێستاشا پێک بێن لە جۆرێکی زیاترە جدا پێک دێت کەواتە حکوومەتێکی تازەتەیە خولێکی تازەی پەرلەمان هەیە دەست بەکارێ بێ ئەو مؤسساتان جارشکە پێویستیان بۆیە شەرعەتی یاساییان تەزیز بکرێتەوە بە تەکید من هیوا بەخشم بۆی کە متوانین باسی ئەرزێتیشی باشتر ئیش بکەین و ئەو هۆکارانەی کە ئەو کەم و کوڕیانی لە ئیشی ئێمە و مؤسساتی چاودێری هەبووە پەرلەمان دەتوانێت زۆر بە ئاسانی لە سەریان بوەستێ و ئێمە هاوکاریان بکەین لە گۆڕانکاری لە یاساکە لە کۆی مؤسسەکان بە تەکیدی وا هەیە بەرەو باشتر بڕۆین. زۆر سپاس بۆ بەڕێز کاک دکتۆر ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستی دەستپاکێرم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ دووبارە بەخێر بێیت. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە خواتان لەبەر.